باسی سەلامەتی سوپاس بکەم. وەزت کاک عەبدولستار مناوم قادر نادرە وەختت هەیە هەندێک وەنییە؟ فەرمی کا قادرجان. وەڵا لەسەر ئەو ڕووداوە سیاسیانە ئەوەی فەڵەستین و ڕۆژاوای کوردستان پێم خۆشان دە پرسیار و شت ئاراستە بکەم. وڵایی فەرمی پرسیارەکان دیارە دەتوانی بۆم بنێریان ڕوبەڕوو بکەین کاک عەبدولستار کێ ئەو مۆدیلە قەدیمە مایە وایە وەنییە؟ کاک عەبدولستار ئێوە کۆمەڵ بەیاننامەتان دەرکرد پشگیری فەڵەستینتان کرد دیارەوە مافەوە هەمومان دەبی لەگە حقوقی گەلی فەڵەستین بین بەڵام دژی ئڕهابیش بین بەڵام ئایا یعنی پرسیاری من لەوەدایە لەو ڕۆژانەش ینی تورکیا بنیەی تەحتی هەموو ڕۆژاوای کوردستانی وێران کرد کە ئیدارەیە کەوتا حەدێک مەسەلەن زۆربەی دەوڵەتەکان مامەڵەی لەگە دەکەن یعنی ئەوەی لە فەڵەستین ڕوویدا لە غەزە بۆ خۆ دەزانی ینی فەڵەستینەکان هێرشیان کردە سەر ئیسرائیل بەڵام ئەوە تورکیا هێرش دەکاتنەوە یەکەم جار نییانی لە ئەفرینی داگیرکردەوەی کرد من قەت نەمدیتە کۆمەڵی ئیسلامی وا بە دەنجی بەرز کۆمەڵ و یەکگرتو ئەوە بەو دەنگە بەرزە ئەوەی لۆ فەڵەستین جۆش و خڕۆشیان هەیە مەسەن لۆ ڕۆژئاوای کوردستان هەیەیان بی و ئەو قسەی من نییە ینی وە خۆزانی ڕەخنەیەکی زۆر لە ئیسلامی حزبی ئیسلامی سیاسی دەژیرێ کە ئەوەندەی حەماسە ئیسلامیەکەی هەیە حەماسە نیشتیمانیەکەی نییە کۆمنتاری تو چییە؟ کۆمنتی تو چییە لەسەرەوە؟ بەڵێ وڵی کا قادرزارێ ئێمە وەکو لە ئەدەبیاتی ئێمە داهات بێ وە ینی لە ساڵانی ڕابردووە تا ئێستاش ئێمە نەگیانی زیاکاریمان کە بێ نێوان کەسێکی ستەم دیدە کە عەرەب بێ یا کورد بێ یا فارس بێ ئێمە دژی ستەم بووین و بەرامبەر بە زان و ستەمکار وەستاوینەوە هەر لەو کاتێک کە لە شۆڕش و پێشمەرگایەتی دژی بەعس و تا ئێستا بەڕاستی یعنی ئێمە لە شەڕمان و خەباتمان ئەوە قەنەعەتی سەری سەدمانە و هەموو دەتوانم بڵێم ئاەتەکان و ڕێوشوێنی پێغەمبەری سەڵاسەمی خوا لەسەر بە پژی دەکا کە شەڕ و خەبات و جەنگ و جیهاد دژی زوڵمە نەک دژی کوفر حەزەکەم بیزانێنەوە حەقەتێکە بە هەموو دنیا بیزانێ ینی ئەو کەسەی مقابل شەڕی لەگەڵ دەکرێ ئێمە پێمان دەبێت لەسەر زوڵم بێ شەڕی لەسەر بکرێ ئێمە هەر کەسێک یا هەر میلەتێک لە هەر شوێنێکی دنیا مەزلوم بێ بەڕاستیمە ینی ئەوەندێک کە پێمان بکرێ خۆگەی بە قسەیەکیش بێ بە قسەیەکی حەق پژین دەکرێت وەستەمیش هەر کەس بیکە کورد بێ عەرەب بێ فارس بێ تورک بێ دیانێکی کە بێت ئەوەن ئێمە بەڕاستی دژی دەبین ئەگەر بە قسەیەکیش بەیانێکە بمان بکرێ ئەمە یەک دوو کا قادرزەنگە جەناب متابعەی پەرلەمان نەکردوێت ئەمە کە لەوێ سەرۆژ پراسۆنی کۆمەڵ بێن بەناوی کۆمەڵەوە قسەم کردووە چەند جار لە وتاری پەرلەمان ڕێگەیان دا و پراسۆنەکان قسەی خۆیان بکە دەربارەی عەفری دەربارەی چاوە دەربارەی بۆزمانەکانی ئێران دەربارەی شکێنیەکانی تورکیا لەوێ زۆر بەڕاشکاوی حەزەکەی دوای ڤیدیۆکانیش بۆ دەنێرم زۆر بەڕاشکاوی ئیدانەمان کردووە و زۆر بەڕاشکاوی دژی بووین حەز دەکەم بیزانی ئەوانەی کە لەوێ بوون کەسیان وەکو ئێمە کردی زۆر گەورەشیان کردووە ڕاست و غێرەت گوێرانە نەکردو پێم خۆشە بیزانی بەس پێ جەناب متابعەت نەکردوون حەز دەکەم جای پێ نیشانە دەم بۆ دەنێرم ئێمە بێدەنگ بووین بەس کاک کارەکانی کە بەرامبەر کورد کراوە لە هەر شوێنێک بێ ئەوەی فەڵەستینیش ئێمە بەڕاستی بە میلەتێکی مەزلومیان دەزانین مەناجوو میلەت کە زۆر مەزلومن لە خاچی خۆی دەرکراوە وڵاتی دابەش کراوە پاسە کراوە خەڵکی دەگیرێ خەڵکی دەکوژرێ بە ئاگر و ئاسن وڵی ئەو ستەمکاری کە مەسەلەن ینی قەوارەی ڕژێمی زاری مەسەندێکە بەرامبەر بە گەلی فەڵەستین مەگەر بەرامبەر کورد کرا بە کاتی خۆی سەدا مندێکی کردبێ چێ کردوێتی کاک نانە منتەهین لەوەی کاک عەبدولستار ڕەزانی چێ کەسمان ناڵێنی میزانم کاکە مافی خۆی دیفاع لە کورد بکات بەڵام لەگەڵ ئەوەشدا بەوەش بابیزانی کاکە قادر ئەویش ئێمە بەڕاستی لەگەڵ سنووشکاندنی نیل لە شەڕیشدا شەڕیش ئەخلاقی خۆی هەیە نوری هەیە قەواعیدی خۆی هەیە ئێمە لەگەڵ تێپەڕاندنی هیچ ینی سنوورێک و بەزانی هیچ سنوورێک نین لە شەڕیشدا بەڕاستی
مثلا بۆ منە دیل ئیهانەی پێ بکرێ ژن ئیهانەی پێ بکرێ منداڵ بکوژرێ شوێنی مثلا عیبادەت کاول بکرێ مثلا بێک و بشتێنرێ ناوەڵێمە باشە ئەو جوانە کاک عەبدولستار ئەزانین چیە من ڕەنگی متابعی پەرلەمانم نەکردووی بەس بەیاننامەی حزبی تەلەڤیزیۆنەکانتان کادیرەکانتان هەوادارانتان کاکە ئەو پەروەردەیە نابیندرێ یعنی مەزن ئێستا ئەوەی فەڵەستینەکان هێرشیان کردێ ئیتر ئەوە ڕەتفعلە ئەوە مەوزوع عشقەیە بەس تورکیا شەڕ هەیە هودنە هەیە چی هەیە لە مابەینی فەڵەستینیەکان و ئیسرائیل نا ئاخر فەرقە لەگەر ئەوەی مەسەڵەن هجومی غەزە کرا و ئەوە تحولێکی زۆر گەورە بوو هیچی فەرق نییە لەگەر ئەوەی 73 هەردووکمان منتەهین ئەوەی دوێنێ وەکو ئەو چەند ساڵە نەبووە وەکو 2007 بووە وەکو 73 بووە وەکو 67 ئەوە شەڕە ئەم بەس قەزم لێرەدایە تورکیا لە بەلاش و عەلاش تەشقەڵە بە ڕۆژئاوا دەکا هەمومان منتەهین ئەزمونەکە ئەمریکا مامەڵەیان لەگە دەکا بە پەکە دەرێت تیرۆریست کەچی هێزەکانی وی حیمایی ڕۆژئاوا دەکا بۆ ئەو دەنگە بەرزەی یعنی خۆ دەزان لە ئاویاندا لە کارەبایاندا ئەوان هەموو تاوانی جەنگە ئێمە واز لەوە بینین ئەنی ئەمە قسە لەسەر شەڕی پەکەکە و ئەوە ناکەین وەنیە ئەوە شەڕە دەیکەن ئەوان لەگە تورکیا بەس دەچێن لە بنیەی تەحتی ڕۆژئاوا دەدرێ ئاو کارەبا نەوت باشە بۆ ئەو بەیاننامەمان لە کۆمەڵی ئیسلامی لە سەرۆکی کۆمەڵی دادگەری نەدیت ئاوا بێ بەڵێ ئاخر باز لەو دروشمانە بێنین کاک عەبدولستار دەزانین چی من بە نمونە ئێستا من دیدیتم بەیاننامە کاک ئەوە سەرۆشی کۆمەڵی دادگەری هاتە خات بەیاننامەی کۆمەڵم دیت بەیاننامەی یەکگرتووم دیت لەسەر فەڵەستین بۆ شتێکی وە کاکە با نەغمەکەی زیاد بێ ئەمن تێدەگەم لەوەی کە هەمیشە هەبم پێم وازە نابێت ڕەنگە لەم ڕۆوە ئەتوانی بەیاننامەی کۆمەڵی و کۆمەڵی مرۆڤبینی بەیاننامەی حزبتان بەسەر سادایی بۆ دەنێرم خۆ ئێستا لە بەردەستمێ بەسەر سادایی بۆ دەنێرم باشە بەسەر ئەو پرسیارە کاک کۆمەڵ کاک ببرە قادر بزانین دەبێت دام بۆی دابینی نابێت لە متابعەکردنی بەیاننامە و بابەتە سیاسی و هەڵوێستە سیاسەکانی کۆمەڵ کەم تەرخەم بووی ئەندازەیەگەین نەبینی بێبێ قەزابی ئەتو چۆن مەسەلەن باسی شتێکە دەکەی یانی خۆ من ئەخر ئەوەی پەرلەمانە من تەلەڤیزیۆنم نییە کاکە یعنی بە جددیمە کاکە وەڵڵا پەیجی تو ماوەی زۆر قەپات بووە بوویان نا یعنی با نەچینە ناو ئێستا پرسیارەکە ئەوەیە لەسەر ڕۆژئاوای کوردستان من نوێنەری ڕسمی کۆمەڵمە لەوێندەر بەڵێ بێگومان ئەزانم تۆ بەشەشی منبەرەکی باشە بەڵام یعنی هەر ئەمن نوێنەراتی دەکەم ینی فراکسۆری کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان نوێنەراتی کۆمەڵی داگەری دەکەم ئێستا ئەوە داماننا ئەوە لە کۆنەوە بوو ئێمە قسەمان لەسەر ئەو دوو ڕۆژەیە وەنیە تورکیا ڕۆژئاوای کوردستانی بۆمباران کرد یعنی بنیەی تەحتی ژێرخانی کۆمەڵ ئەوەی سیاسی و ئیداری تەفرچوو ناکردیە کۆمەڵی ئیسلامی ئەو نەغمەی لە بۆ فەڵەستین هەیبوو هەمان نەغمەی هەیە لە بۆ مەسەن ڕۆژئاوای کورد ئەگەر دابێت کۆمەڵی دادگەری بۆ ئەوی فەڵەستین شتێکی ڕسمی نەبوو بۆ معلوماتی ڕسمی بەیاننامەیەکی ڕسمی حزب بۆ نمونە بەڵێ چۆن سەرۆشی کۆمەڵی دادگەری بەیاننامەی دەرکرد مامەسەل لە خلاری وتارێکدا مەسەن باسی ئەو شەڕ و پێدادانە ئێوەندەری کردووە بەڵێ بە مافی خۆیانی زانیوە کە دیفاعیان لە خۆیان کردو بەرگریان لە خۆ نانە ئێستامە پرسیارەکەمان ڕوونا کاک عەبدولستار یەک پرسیار هیچتان هەیە لەسەر مەسەلەن ئەو هێرشەی تورکیا لەسەر ڕۆژئاوای کوردستان ئەمن کاک قادێسا پێ لە من دەپرسێ من ئەندامیش مەکتەبی سیاسی ئەم بکو خۆم ئەم ئیدانەی دەکەم ئاخر کاک عەبدولستار لە بۆ من نییە ئەنگۆ مەسەلەن ئەندە ڕووداوی گەورە دەبی یعنی ئەم پێم خۆشە یعنی بە جددیمە ینی ئێوە حەقەی ڕای خۆتان لایەنێکی ئیسلامیم گەرمە گورتر بن لایەنێکی ئیلمانی لەسەر قەزیەی ئێستای فەڵەستین بەس پرسیاری مە لەوەدایە ینی ئەمە ئەگەر دژی زوڵم و ستەم بین دژی ئیرهاب بین تورکیا
دەچی بنیەی تحتی وڵاتێک یعنی ئیدارەیەکی سەربەخۆ تەفرت کا قادرجان کردومانە برای بەڕێزم بەخوا کردومانە بۆ سەنجاریش کراوە خۆ ئەم ئەوەی بوون منەوەی کێسە فەڵەستین کە دێکێ بە پێوەەر بۆ ئەم قەزیێ ئەوێ لەوێ کراوە یعنی کاچکم بۆ ڕۆژ ئاواش کردومانە وڵای کاکە بۆ ئێرەش کردومانەوە بۆ تۆ بارانەکان بۆ نوشکێنەکان بەڵام خۆ کاکەوەی ئێمە تەمان ئێرە بۆ تشتێکی بەڕاستی وەک بڵێ ڕۆژانە یعنی هەم ڕۆژەیە و ڕۆژێک نییە ئەوە ئێمە دەر حەدەسێک بووە خۆ دەزانین لەوانەیە چەند ماگە یا چەند ساڵە مەسەن بێدەنجی بووە لەوێندەر یعنی ئەم پێم وایە فەڵەستین ئێمە کە هەمان بووە هەمان بوو بەڕاستی ینی لە کاتێک کە پێویستە هەمان بووە ینی ڕۆژانش خۆ دەزانین بەسەرەن سنوورشکێنراوە بەزێنراوە خۆ دەزانین تۆ باران بووە ئیکاکە هەر هەمان بخوای بەس سی ڕۆژانش بەجاری وا هەیە بەڵام لەگەڵ ئەوە بەڕاستی ئێمە ئیدانەمان کردووە و هەمیشە ئیدانەش دەکەین یعنی ئێستا ئیدانە ئێوە ئەوەی ینی ئەوەی لەسەر ئەوەی هێرشەی تورکیا لە بۆ من لۆ ڕۆژئاوا دەڵێم ئەگەنا لەسەر بۆمبارانی قەندیل و ئەوانە ئەوە شەڕە هەردوو لا دەیکەن وەنیە یان کەمپی مەخمورە ئەوانە خەڵکی سڤیلی لێتە حەدەکی زۆر قسەی من لەسەر خەڵکی سڤیلە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی چی ئێمە لەسەر خەڵکی سڤیل ینی خۆ دەزانین ئێمە دژی هەر پێشەرکاریەکی بەرامبەر هەر کەسێک بکرێ و ئەوەی ڕۆژئاواش بە هەمان شێوە بەڵام ئەوە خۆ دەزانی ئەگەر بڵێ حزب ئەم ناوتە بێژی حزبم ئێستا خۆ دەزانی بەس مەکتەب سیاسی لۆگۆیەکی یعنی شکل مەکتەب ناشم بەناوی مەکتەبی سیاسی کۆمەڵ و هەمی قسە بکەم بڵێم وەڵای ئەمە هەڵوێستەکەمانی وەکو خۆم خۆم دەتوانم هەڵوێستی خۆم بەڵێ یعنی بەڕاست دژی هەر پێشێرکاریی سنووری هەر وڵاتێکی و پێشێرکاری هەر پێشێرکاری بەرامبەر بە هەر کەسێک بکرێ لە هەر وڵاتێک بە تایبەتی ئێستا کە باسی کورد دەکەین ڕۆژ ئاوا بێ ڕۆژهەڵات بێ باکوور بێ باشوور بێ بە دڵنیاییەوە ئێمە هەر پێشێرکاریش بکرێت دژینی و بیدانەشی دەکەین و بەڕاستی ینی بە ناحەقی دەزانین باشە کاک بەڵام وەکو حزب خۆزان دەبێ حزب ینی ئەوە بەیانی کە ڕسمی دەرکات کە بڵێ ئێمە ڕسم بەرامبەر بەم بابەتە بەم شێوەیە بەس کاک عەبدولستار یەک دوو شتی یەک هەست پێ ناکرێ هەواداری ئیسلامی سیاسی ئەو حەماسی لە بۆ فەڵەستین هەیەانە لۆ مەسەلە نیشتیمانیەکان هەبی ئەوش بەشێک لە خەلەلی پەروەردەی حزبیتانە یعنی هەست پێ دەکەین بەنمونە ئێمە کەوا دیرتان دەبینم بام بڕنکەم مادەم قەی ناکەم بۆ دڕون دەکەم و باشە کاک قادر ینی کۆمەڵەمە بڵێن کە پێشتر بزوتنەوە بوویت خۆ دەزانی ینی من نزیکەی 1000 شەهیدمان داوە ئەی لە پێناچیمان داوە کاگی قادر لە شاخ من ئەمەگە کوردایەتی نەبووە بەڵام ئەساسی مسلمانەتی ئیسلامەتی بووە ئەی کاک ئێمە نزیکەی ینی لەوانەیە زیاتر لە 100 کەسمان بەعس یادامی کرد و نوێژی دەرێناوە و ینی چاوی دێنە بخوا بۆ ئەو مامەسەمەلا محەممەدی کونە فروسەی بەڕەحمەت لە ڕەنگی ناوی شوێ لێ بوو شەهید بووە کە برادر بە قورئان چاویش دێنام بەعس هەردوو چاویش دەرێنابوون کاک عەبدولستار ئەزانم هەموو فکرەکان لە شاخ بوون لەبەر ئەوەی دژمنەکە یعنی مەجای هیچ ئەوەی نەبێ قسەی ئێمە لەو 33 ساڵەیە لەو پەروەردە سیاسەیە کە ئەمە ڕۆژانە احتکاکی دەکەین بتخوا با من لۆ شەرح ئەمن بەڵێ من بەڵێ جیاوازە لە حزبێکی کە مەسەلەن ینی بۆ نمونە بەرنامەیەکی مارکسی تەبەنی کردووە پەروەردەی من جیاوازە لە ئێوی یەکێکی کە مەسەن هاتووە ناسیۆنالیستێکی مەسەن ڕەگەزپەرستە شۆڤێنیە بەڕاستی پەروەردەی من جیاوازە من بە پەروەردەی خۆم و بە قەناعەتی خۆم تەماشا بە قەناعەتی خۆم و بەڕاستی بە ڕێبازی خۆم هەڵوێستم دەبێت بەیاننامە دەردەکەم بە قسە دەکەم و هیچ کەسێکیش ناتوانێت مزادی ئەومە مەسەدا بکات لە کوردایەتی لە پێشێمە بووی و هیچ کەسێک باشە کاک عەبدولستار ئەمە هەندە شتی باواز دەزانیت چێ بەغەڵەت تێم مەگە ئەوە قسەیە بەس ئێمە با لە ڕووی پراکتیک ئەمن لە ژیانم نەمدیتە کۆمەڵی ئیسلامی مەسەلەن خۆپیشاندانێک بکە یان بەشدار بن لە ئەوروپا و کوردستان 100 ئەندامتان ببینین بەنمونە لە خۆپیشاندانێک زڵدی بەنمونە ئەفرین یعنی ئەمە لەو سویدەمە بڕوا بکە زۆر بەدەگمان ئەگە بە ئەفرادی تاک دیتبم کەوادیری گشتی ئیسلامی سیاسی بێتە ناو مزارەیەک لۆ دیفاع لە حقوقی مەسەلەن کوردانی باکوور ڕۆژئاوا ڕۆژهەڵات بەڵام قەزیەیەکی فەڵەستین دەبی دەشبینی ئێستا من بچمە سەنتەری سۆک لە دەرەوە من ڕەنگە بڵین ئێمە لە دەرەوە ئەو بەڕاستی
کە زۆرەمان نەبێ بەو شێوەیە بەڵام لە لێرانە هەر خۆپیشاندانی کرابێت بە تایبەتی لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە پرسیارێک لێ بکە کە کۆمەڵ بانکێش کراوە داوەت کراوە بزانە داخۆ چۆیان نەچوە یان بەشدارن یان بەشدارن نه بە خۆتان وەکو حزب مەسەن ئێستا دەستان خۆشبێن دەزار لەو معاش دەکەن شتشوە پاشە لۆ ئەو دەبینی حەماس و جیهاد و حزب الله لۆ مەسەن ئیسلامین بەس ئەوان ڕوادی دیفاعن لە مەسەلەن قەزیەی فڵەستین و لوبنان وایان نانی بەشەکی دینەمەوەیەکی سەرەکین لۆ ئەو هەستا هەست پێ ناکرێت لە ناو ئیسلامی سیاسی کوردی بە نمونە لۆ هەستیان پێ ناکەن کاک عەبدولستار حتا لە ئینتخاباتەکانی تورکیا بە ئاشکرا هەموو سێ بەشی جەماوەرەکەتان ڕێکلام لۆ مەسەلەن پارتی داد و گەشە پێدان دەکا من بەو شێوەیە کە ینی یانێکی ئیسلامین بەو شێوەی بیرکەمەوە بەو شێوەی تعبیر لە کوردایەتی و لە مسلمانەتی و لە نیشتمانپەرۆی خۆم بکەم ئەخر بەس نەبووە نه ئەوە جودایە بەس کاکەوە یعنی ئەمە دڵدانەی ناکەی کە یعنی مارکسی یا ئیلحاد تەبەنی دەکات بۆ شۆڕش پێڕگادەکەی بە میژدەڵێ دەتەوێت من بێم دیفاع لەو قەزەیە بکەم یعنی بۆ گرەی لەو ناکەی بڵێ کاکەتی بۆ جارێک نامەسن ئاڵایەکی مسلمانانە هەڵوێستێکی ئیسلامیان تێ بە دەربارەی قەزەی ئیسلامیەکان دیفاع کاکە لە من مەکە دیفاع لە خوا کەسنەی پێ دەکرێت دیفاع لە پێغەمبەری کە یعنی ئیهانەت پێ دەکرێت سوکاتی پێ دەکرێت دیفاع لە قورئانەکەی بکە کە هەمومانە دەسووتێنرێت پێ دەسەدا دەنێرێ کاکە ئای بۆ بلێ شەوی ناکەی نانە چۆن ناکری کاک عەبدولستار ئەمەش پێ بڕواو کاک عەبدولستار لە بۆ نییە حەزەکەی سێ چار ڤیدیۆ لۆ دەنێرم ئەمنۆ کەسێکی ئەلمانی دژی سووتان دژی سووتاندنی هەڵوێستی گلەی لە هەڵوێستی سیاسی دەکەی وانە بەڵێ ئێمەش دەڵێم کاک قادر ئەمن لایەنێکی ئیسلامین بەڵێ بۆ شۆڕش و پێشمەرگایەتی و حیزبایەتی و سیاست بەڕاستی ئیسلام تەبەنی کردووە بەڵێ مافە ئەوە مافی خۆتە مافی خۆشمە هەڵوێستیشم بڕیاریشم دەربارەی هەر پێشهاتی دێتە پێشەوە هەڵقوڵاوی ئەم ڕێبازم بێ حەقی خۆم نییە ئەوە بابە بەس لە ئیسلام ئایا خۆشەویستی بۆ نیشتیمان نییە چۆن زادی ئەی کاکە چۆن نەمان کردو کاکە ئێزانم بەو بەس دژی بەعس مەقسەمان لەسەر دەزانین چێ کاک عەبدولستار یعنی لە هەڵبژاردننی تورکیا دەبی تخوا بە ئەو پرسیارە ئەها 3 مانگ نابی هەڵبژاردننی تورکیا بوو بڕوا بکە دوو کادری ئیسلامی سیاسی نەدیت مەسەلەن دڵی خۆش بەوەی هەدەپا یان ئێستا بەناوەشکەنە ڕکلام لە بۆوان بکەن زۆر دڵخۆش بوون ڕکلامیان لەو حزبەکەی ئەردۆغانیان ئاکاپە دەکرد یعنی بڕۆ سەیری میدیای خۆتان بکە بزانە ئەوەندەی ڕکلامی ڕاستە و خۆ ناڕاستە خۆ لۆ ئەکەپە کرایە لۆ ئەو حزبەشکە کرایەکە هەموو نازانم ببەگە بپرسی حزب الله نازانم چی پێدەگۆترێ کە ئەوانە یعنی دەوڵەتی تورکیا دامیانی کردیە بەڵام باشە بۆ دڵتان خۆش بۆ فەڵەستینیەک چەپ و ڕاستیان یەک دەگرن لە بەرامبەر ئیسرائیل بۆ ئیمەوە نییە وایە نا کاک قادر زارێ مەسەلەی دیفاعکردن لە کوردانی باکوور ئێمە بەڕاستی بە مەبدەئی دەزانین و بە ئەرکێکی شەرعی و نیشتیمانیش دەزانین کە دیفاعیان لێ بکەین وەڵڵاهی چیمان پێ بکرێ بۆیان بکەین کە لە تواناماندا بەڵام خۆ دەزانی ئەحزابی بۆ ڕۆژهەڵاتیش بۆی لە بیرمان نەچێتن یعنی بەغەڵەت ڕەخنە نەجی بەڵام چاوەکەم ئەوەی کە لە هەڵبژاردنەی ڕابردووی تورکیا جاری یەکەم ئەوەی مرەشەحی بەرامبەر ڕێزە پەیوەردەکان کورد بوو نا بەس هەدەپە هەبوو وەکو حزب ئاخر دووسێ ئینتخابات بوو ڕاستە جێ بێ هەدەپەت حاکمانیش دروستکرد باسی کورداتی دەکرد ئەوان هەر ئەوەندەیان پێ دەکرد ینی ئێستا کاک بۆ خەڵکی کە لێوێ ینی کوردە و بەناوی کورداتی قسە دەکات یانیوەتە پێ وایە حزب الله نێنەری کورد بوو لەوێندەر دیفاعی لە قەزەی کورد دەکرد هودا پارک آخر پێستر ناوی حزب الله بووە بە کوردی قسەیان دەکرد بە کوردی مقابلەم جێ بە کوردی قسەیان کردو تەبەن وڵی ئەمن وەکو یەک لە بارەخۆم جێم لێ بۆ ئەرێ وڵا بەس وڵای بیلایی جێم لەو برادرانەکە نەبوو بە کوردی قسە آخر خۆ بە کوردی نییە ئەوان چەند کەسیان چیرەیە چەند کەسیان شەهید بووە
ئەوە بڕۆ ینی لە چاو هەدەپەی ئەوەی دیکە شەروە ببوو نا کاک 30 ساڵە سزنە لێوێن دەکاکە خۆ ئەو زڵمەی کە ڕژێمی لەسەر کوردبوون نییە کاکەوە کاک عەبدولستار بڕوا بکە عەزەکەی ئەمن راپۆرتە کلۆ دەنێرم بزانە چۆن دەستگای هەواڵگری تورکی دامی ئەوانەی کردیە و دروستی کردیەوە شەڕی کوردەکانیان لە ناوەخۆیان پێ کردیە ئەو بابەتەشکێت و حەقەشڕەوەی خۆتە من ئەوە تێت دەگەم بەس هەست پێ دەکریانی نەکە لەو انتخاباتەکانی تریش ئەم متابعەم کردیە میدیاین گۆش متابعە دەکەم ڕکلام لۆ ئەکەپە دەکاتن ئێخر ئەوە لە چێ بووە بە ناڕاستە و خۆ بە ناڕاستە و خۆ قادر بەعکسەوە دەنا ئەو ڕەخنەشمان لێ گیراوە دەڵێن کاکە وڵای کۆمەڵ هێندێک لە سەرکردەکانیشی وە زۆری لە کەواتیرەکانی کوردایەتەکان خەریکەوە پێش موسڵمانەتەکان کەوێ دیفاع لە هێندێک ینی پێش هاتوو بابەتی ینی نیشتیمانی و نەتەواتی دەکەن کە تیان پەراندوە سووریان بەزان بێ ڕەنگ بێندە ئیسلامیەکان ئەو ڕەخنانەتان لێ بگرن وایە بەس ئەمە ئێستا شتەکە ڕوون بووە کە ئێمە ئەوەی دەیکەین لە هەڵوێست و لە بڕیار و لە بەیاننامەیە کە دەرمانکە بێ پێویست بوو بێ ئێمە بەڕاستی بە تێڕوانینی خۆمان و بە ڕێبازی خۆمان دەرمان کردووە من نام وەکو جناب ڕەنگە بیرکەمەوە کاک قادر حەق خۆ من ئەلمانیم بەڵێ وایە من لەگەڵ ئەم ڕێز لە ئاین دەگرین کاک عەبدولستار بەڵێ ناتوانانی بڵێ دەبێ وەکو من بیرکەیەوە نانەوایە مافەوە ئەمیش بۆ ئەوە جناب ناڵێم بەس هەردوو لە ئەمان کاک عەبدولستار ینی هەموو فکرێک خەتی گشتیە ئەمنی قەومی خۆی هەیە وانیا خۆ فەڵەستینیەکانیش جیهاد و حەماس و نازام چێش ئەو هەموو حزبەی کە چەپیان هەیە منەظەمەی تەحریریان هەیە بەڵام لە خاڵێک هاوبەشین کە داکۆچیە لە ئەمنی قەومی کوردستان وایاننا ئەو کوردستانە شەر باشوور نییە ئەوەش دەبێ بین دیاریکەم بزانین داخۆ تاچی ئەمنی خەومیانی ئەمنی خەومی بابا ئێستا تۆ باران بەڵێ زين چێن ینی ئەوانێک ئەمنی قەومی دەپارێزین چۆن ئەمنی قەومی دەپارێزین ئێمە چێن ینی کاک عەبدولستار ئێستا ئەمە هەمومان متەفقین هەر داگیرکەرێک ئێران بیان تورکیا کاتێک سنوور دەبەزێنی کاتێک خەڵکی سڤیل شەهید دەکا کاتێک گوندێک تەخت دەکا دەبێ ئیدانە بکەین وایە نا کاک عەبدولستار بچینە سەر پرسیارەشکە ئێستا ئەمە راپۆرتێکم دیت کە گوایە فەڵەستینیەکان 750 ئیسرائیلیان گرتیە دیارە ئەگەر سەرباز بی مەعفە بەڵام ئەگەر ژن و منداڵ بیتن یعنی ژن خەڵکی سڤیل فەڵەستینیەکانی حەماس جیهاد بردبیان ڕفاندبیان موقفی کۆمەڵ چیە لەسەوەی وەڵای ئێمە بۆ معلوماتت بۆ زانیاریت ئەمە هەڵوێستێکی شەرعیە ئەوە ئەوانەی کە لە شەڕ نەبن بەڵێ زانیاریژنیشە و سەرباز لە شەڕە وایە نەنا ئەوە منتەین سەرباز شتەشکێ ئەمە قسەمان ئەستا سڤیلە سەربازە سیخوڕە مەسەلەن نەوعێکیکەیە بەهەرحاڵ ئەوەی کە لە شەڕ نەبێ ئێمە بەدووری نازانین هیچ جۆرە هەڵوێستێک بەرامبەری بنوێنرێ لە ئیهانە پێکردن لە گرتن لە لێدان ڕاستی ئەو مافە شەڕە بە هیچ کەسی نەداوەتەمان یعنی حتا بەنسبەت خەڵکی شەڕکەریش معلوماتت یعنی بۆ نسبەت شەڕکەریش ئەوە شەڕە تەبەن کابرا دەستی هەڵبری تەسلیم دەفەرمێ فەئین ئینتەهەو ئەگەر وازن هێنا لە شەڕ و ئاژا و جەزێژی فلا عدوان إلا على الظالمين أبوي باسيهم كلهم كات والله يعني زنقو جهاد وخبات دجي ظلم براسي يعني وانا كشرج لقد كان كوازن هنا يعني وازن هنا وانا دفرمي لا يقدر وازن اللي بين يعني أو كاتي شرطا هال لقى الظالمان ولا عدوان إلا على الظالمين بالله بدرسي نازانين أو كلا بلام دين زور كاي عبستار بلام كا قادريش تيكا هي يكشتي كي باولي بينكين سكا براسي وأحكامي دقوري مثلا إسرائيليك جولكيك مسيحيك يعني مسلمانيك وهمانو كي حتى ميزاني بيت سرمالي من بيت سرخاشي من مال داجيركا خاكم داجيركا لمالكم درمكا أو كاتي حكم دقوري براسي يعني أو كسا داجيركا باسر باز جنبي
باسێک داریژ نەبێ ئەوە جیاوازە هەبوو معلومات یعنی ئێستا ئێوە سبەینێک ئەمە نەک کاکە هەلوازە ئیسرائیل بێنە سبەینێ من هاتم مەملەکەتەکەی نازم خەرشی چ گوندێک دی بەگەم بەڵێ 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 تعریب کراوە بەڵێ خاسی جنابم داژی خۆم مسلمان نیم ئێستا مسلمان منە بەڵێ هاتمە سەر ئەو خاکی جناب مەسەر خاکی جنابم داژی ئەگەر دەمەتیش بێ ئەتوو بۆت هەیە شەرعەن بەڕاستی بۆت هەیە دەرمکەی هەتا بە کوشتاریش دەرمکەی لەسەر ئەو خاکێکی خۆت باسێک داریژ نەبم بەس ئەزانی چیە کاک ئەمسا من یەک هەندێک وێنەمان دیت هەموومان دیت یعنی ژن پرچی ڕایە کێشرا ئەگە سەربازیش بی وەنیا دووش یعنی گرتنی ژن مناڵ کچ ئەمن بە خۆم گوێم لێ بوو یعنی ئێستا ڕۆ لە ڕادیۆی کەناڵ ئەجە کاکە من لەگەڵت دام ئیسرائیل کاکە بۆی بەغەڵت تێنەگە من دەزانم ئیسرائیلیش تاوان دەکە هەرچەندە ئیسرائیل قانونی کرا بابا کردوێتی بەس ئەوزە ئەگەر کاکەوە ئەمە متەهین دەزانی هەیە لەوەتی ئیسرائیل دامەزاویشیان باشە نزیکە 6 ساڵە ئەوە لە سزنی ئیسرائیلە نەنە منتەهین کاک عەبدولستار ئەمە کەس دیفاع لە ئیسرائیل ناکەن ئیسرائیل وڵاتەکە دنیایەک جەریمەی دەولی کردیە دنیایەک تاوانی کردیە ئەمە منتەهین لەسەر ئەوەی یعنی کەس ناتوانێت و حتا حقوقی فەڵەستینەکان خاچی داگیر کردیە بەشەکی بەڵام بەڵێ ئەمن بم بەڵێ هەر کەسێک زۆر بەڕێزەوە و بەڕاستی زۆر بە بەزەییشەوە و زۆر بە تاکیش تعامل لەگەڵ دەکەم چونکە ئەمە شریعەتە بەڕاستی ئەمە پەیوەندی بە حەماس و پەیوەندی بە کۆمەڵ بە یەکەشی بەس وێنەیەکی زۆر خراپیان پیشاندا لەو ڤیدیۆیانەی هەر بە خۆیان بڵاویان کردەوە یعنی ئەو وێنە خراپە کە پیشانیان داوە تەماشای شتێک ئەگەر شەرعی نەبێ دروست نەبێ بۆ زانیاریت ئاوا سلبیاتی دەبێت زەرەری لێ دەکەن کاک عەبدولستار پرسیارشکە بۆی کۆتایی من ینی لە شەڕی داعش زۆرم تابعەم کرد کوردانی یەزیدی ئەو پەڕی جەریمەیان بەرامبەر کرا وابزانام هەموومان منتەهین یعنی لەو جەریمە گەورەتر نییەبوو کە ژنیان تا ئێستا شوم بزرا 5,000 دەکڕدرێن دەفرۆشن یەک ئەوە بەپێی قەوانینی ئیسلامی وارد بوو دوو هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی لەسەر ئەو تاوانە گەورەی بەرامبەر کوردانی یەزیدی چ بوو من شتێکی قەی ناکە نا بەس فرسەتێکی باشە تۆ یەکێک لە لۆگۆکانی بڕوا بکە تابعەی ئەوم کردیە باشە تو بەڵگەیەکت هەیە باواز لەو ئەوە بێنین بەڵێ ئێمە نەکرد ئێمە ئەو کاتەی بیانناوەمان دەکرد مامەساعلی باپیر شتێکی نووسی دەربارەی ئەو بابەتە کە ئیدانەی کرد بە شێوەیەکی گشتی ئیدانەی کاک ئەمسەر تخوایەکدا ئیدانەی داعشدا لەگەر ئەوەی کۆمەڵ جینۆسایدی کوردانی ئێزیدی کرا عەرزکەم کاکسۆران عومەر ئەزانم ئی کاک سۆران ئەزانم وابوو چۆ بە ئەوروپای هاتە ئەوروپای دووست ئەزانم من وەکو کۆمەڵ دەڵێم ئەخر ئەو وەکو لیستی پەرلەمانیش بوو ها یعنی وەکو کۆمەڵ نەهات کاک سۆران بەس ئەمە قسەمان لەسەر کۆمەڵی ئیسلامیە بەڵگەیەک دوکۆمنتێک هەیە کاک عەلی باپیر مەسەلەن ئەوەی بڵایم چاک لە بیرمە نازم بزم بەنسبەت ئەو حادیسێ چاک لە بیرمە مامەساسی زۆر چاک و باشی نووسی حتا ئەوەشم لە بیرەکە ینی وەزیری ئەوقاف بۆ کاتەی وتی بۆ هەموو شوێنەکانیشمان نادوشتی شەرعی زۆر دانیدا کە ئیدانەی ئەو هەڵسو کەوت و ئەو هەڵوێست و ئەو بابەتانەی تێدایە کە داعش دەیکا کە پێچەوانەی شەریعەتی ئیسلام ئەمە یەک دوو ئێمە ئەو کاتەی ینی نەکرد ئەوەندە تەبان حەز دەکەم بیزانی ئەو کاتەی کۆمەڵ یا بابەتی مامەساعلی باپیر ئەوەندەی ئەو بە ئامانجیرا بوو ڕاپی خەڵکی ئەوە بە ئامان نەگیرا بلایەنە برادەرانەوە ئەمە دوو سێ مەگەر ینی ئەگەر کاسۆران ئەندامێکی کۆمەڵ نەبێ مەسەلەن ینی فراکسیۆنی کۆمەڵ نەبێ منیێنەرا چێ دەکات کە دەچێ مەسەلەن ئەخر وەفدێکی پەرلەمانی بوون بەس کاک سۆران سەرپەرشتی ژنەکەی دەکرد کاک ئەوە دووشتی ئەمە پرسیارەکەی منەوەیە کاک عەبدولستار ئەم دەزانم ئیدانەی داعشتان کردیە ئەمن دەزانم قسەی من لەسەر کوردی یەزیدیە مەسەلەن چۆن کاک عەلی باپیر ئاوا
ئیدانێ مەسەڵەن پشتگیری قەزیە فەڵەستینی کرد ئایا کاک عەلی باپیر هەمان ئیدانەی ئەوەی کرد کە 5,000 ژن و منداڵی کوردی ئێزیدی فرۆشان سەربردران ئەخرە ڕووداوەکی گەلە گەورەیە یعنی ئەمن لە گوگل سێرچم کردیە نەمدیتەوە بەڕاستی ڕاپی دانەمان کردووە حەزەکەی دایکاکە بۆش نەمەگە پەیداکەم بەزەت و نازمەتی بۆ 2014 قسانە ئاخرە فرسەتەکە تا ئەمن زۆر ئەو گلەیەم لێتانەیە ئەمن وەکو ئەفراد دیومە لای کاک کامەران بابانزادەم دیوە زۆر بە جورئەتەوە دیفاعی کرد لای کاک سۆران عومەرم دیوە ئەوانە ئەفرادن من قسەمان لەسەر حزبە چکو مەسەن کاک ئەبوبەکر هەڵەدنی قسە دەکا بەڕاستی هەندەشتی زۆر جیایە وەکو کۆمەڵ وەکو یەک گرتوو بەنمونە قەزدم لەسە دێ وەکو حزبیش هەبووە وەکو ئەفرادیش هەبووە ئەخرە تو سەرۆکی کۆمەڵی مەسای لە پۆستێکی دیار بێ لێدوانی بەیاننامەی بەڕاستی ینی ئەتوانی لۆم بنێری بەڵێ ئەتوانی لۆم بنێری خۆ لەو سەردەمە ئەگەر بڵاوتان کردەوە لە گوگل سە سێرچ دەدەین ئەمە نابینمەوە دایکەم بۆ دەنێرم بەسەر چاو یعنی ئەمە نەمدیتە ئەو جەریمە گەورەی بەڵێ زۆر شتیمەت نەبینیوە زۆر کاک بڕواکەم تابعە دەکەم ئەوەی عەفرین بۆ دەنێرم ئەو ڕۆژ ئاوت بۆ دەنێرم بە ڤیدیۆکان لە پەرلەمان چۆن کردووە دەست خۆش بێ یعنی ئەرکەچی خۆت جێبەجێ کردێ بەس دەست خۆش بی یعنی ئەمە قسەمان ئەمن لەگەڵت دام هەمومان دەبی تەزامون بین لەگەر هەموو گەلێکی بندەست هەموو گەلێکی چەوساوە هەموو ستەمێک هەر فکرێک شوعی دەیکا ئیسلامی دەیکا لیبرال دەیکا علمانی دەیکا کە ستەمە دەبی زد بین وانیا یعنی منتهین لەو نوقتەی و هەمومان دەبی لەگە مەزلومەکان بین بەڵام من نەمدیوە کاک عەبدولستار ئەخر ئەمە متابعە دەکەین چاودێرین بەس بێگومان ئەمن خۆ لە ئەلف لۆیای هەموو حیزبەکەم ینی متابعە ناکەم نەفەرێکی نەفەرێکی ڕاستە متابعەش دەکەی وەزم و زۆرت هەیە هەمیش دەستخۆشی لێ دەکەم بەڵام چون نەفەرێکی مەرجی هەموو شتێکی ببینی وانە مەرجی ئەخر بەس ئەو شتە گەورانە من زۆر متابعەم کردیە لە نۆتیەکەوە کاوسی گەورەش نبینی خۆ ئاساییە من بەس بسیارە لێ دەکەم مەسەلەن ئەخر ئەوەی داعش کە بەرامبەر کوردانی ئێزیدی کردی شتێکی بچووک نییە ئەگەنا مەسەن ئێران بەردەوام تۆپباران دەکات تورکیا دێخۆ من ناڵێم هەموو جارێ فعلەن بەیاننامە دەربگرێت چکەوە بوویتە دیاردەیەکی گشتی مەسەن تورکیا ڕۆژانە دێ ئێساکە تۆ بۆمباران دەکا بە درۆن ئەوە ناتوانم بڵێم ئەرێ کۆمەڵ لەسەر ئەوەی مەسە ئەحمەداوە چیتی بەس ئەوەی داعش بەڵێ لەگەڵ ئەوەش هەر هەمان بۆ یان بین ناوین هەر هەمان بۆ لەسەر تۆپباران لەسەر بەس بەگشتی کاک عەبدولستار یعنی من ئەو ڕەخنەمان هەیە من کەوادیری ئێوە دەبینین هەوادارتان دەبینین لە فەیسبوک لە سۆسیال میدیا ئەو پەیج و ماڵپەڕانەتان هەیە بڕوا بکەم بە شێوازی تریش قسەم لەگەر کەوادیرەکانتان کردیا یعنی حەماسی مەسەلەی نیشتیمانیتان زۆر لاوازە هەر بەگشتی بەیەکگرتووە بە بزوتنەوە بە کۆ نانە پێم وایە ئەوەی سۆزی نەتەوایەتی لە بەرامبەر هەر سێ بەشەکەیکە هێزە بەڵام ینی مەرزیە بەدڵی جەنابەت بێ مەرزیە مەسەن بە پێی ڕێبازی نابێت بێ حەقی خۆشمانە نانە وایە بەس ئێمە جیاوازە بەڕاستی بیرکردنەوەی ئێمە سەبارەت بە بابەتە نەتەوایەتیەکان و بابەتە نیشتیمانیەکان و خەبات لەو چوارچێوانەدا بەڕاستی من بە شێوەیەک بیر دەکەم بۆ ڕەنگە زناد بە شێوەیەکی بیرکەی بۆ ڕەنگە مەسەلەن لە ڕۆژ ئاوا مەسەلەن یا لە باکوور مەسەلەن بە شێوەیەکی بیرکەنەوە حەقی خۆشتان تەبەن بەڵام ئەو چۆن حەقی خۆیەتی یعنی بازێکی مەسەلەن مارکسی مەسەلەن ئیلحاد بگرێتە بەر بۆ شۆڕش و پێشمەرگایەتی کەمیش بۆم هەیە ئەم ڕێبازە بگرێ مەبەر نانە مافەوە مافە هەڵوێستەکانی جیاوازەون بۆم بێگومان یعنی بەس کاک عەبدولستار دوایین مەسەلەن بۆ نمونە دنیا خراپ بێ ئەوەی کە ڕێبازی مارکسیە دەگرێتە بەر بۆ شۆڕش و پێشمەرگایەت و ڕزگارکردنی گەلەکەی هەر کوردیشە دنیاش خراپ بێتە بەنێنی هەزار قورئانی کە دوست تێن لە بەیانێکی دەرنات وانیان کاک عەبدولستار وانیە من لەسەر قورئان سوستان نەکەر بخۆم کە چەندین ئەوە یعنی لایڤم کردێ کە قورئان سوستان کار نا هەر یعنی من کۆمونیستی کارگەریەکان کە تا سەر ئێسقان لەگەڵەنگۆ دژن دەیان لە چەپەکانم دیتە دژی ئەو قورئان سوستانە قسەیان کردێ کە هەستی خەڵک بریندار بەیانێکی فەرموو لایەنە
تەماشاکە لایەنە ڕسمیەکانی ڕۆژئاوا بۆ بێنە بەڵێ لە ڕۆژئاوا بووم بێنە من نازانم لە ڕۆژئاوا ئەگەنیان کردبی ئەوە ینی کارێکی ئەوە بە ئەو هەدەپەی کە جنابن دەڵێ مەسەلەن ینی با بەیانێک دەکە بە کاکە مەدەژی قورئانشتانی ئەوە کاکەوە ناسنامەی گەلێکی موسڵمانی هەڵە نەبم کاک عەبدولستار هەڵە نەبم شتێکی ویان کرد لەبەرەوەی لە تورکیا زۆر ئەو لەوان بۆ من لێگەڕم متابعەم کردووە بەڵێ حەقە چراوای خۆتانە خۆ کاک عەبدولستار ئەمە قسە لەگە گۆ دەکەن ڕەگبی ئەمیش قسە لەگە هەدەپە بکەم یعنی خۆ نە هەدەپە هەموو حزبە کوردیەکان کەم ئەنگۆش ما ڕێگەی نەستێکی کەواتە ئەو بە شێوەیە کوردایەتی دەکا بە شێوەیە کوردایەتی دەکا و بە شێوەیەک نیشتیمان پەروەری دەکا دیفاع لە نیشتیمان ملیەتی خۆی دەکا بەو قەناعەت و ڕێبازەکەیەتی ئەمیش بە هەمان شێوە ئەمیش مافی خۆمەکەوا بێ لەسەر ئەو شتانێک کە ئەمە قەناعەتم پێیەتی تا سەر ئێسقان دیفاعیە دەکەم لەوەی دیکەش ڕەنگە لەگەڵ ئەو لەگەڵ جنابت هاوبەش بووم و کردوشمە بەڕاستی منە هاوبەشین لەوەی کە ئەمە پێمان وایە زوڵم لە هەر کەسێک بکرێ مسلمان بێ غیرە مسلمان بێ کورد بێ غیرە کورد بێ ئەوەندەیە کە مرۆڤ بۆی بکرێ دەبێ دیفاعی لێ بکات کاک ئەفسەر دوایین پرسیاری من ئێوە بێنە حکم چ لە ئاتیستێک دەکەن ئەوانەی ملحیدن یان ئایا بوار دەدەن مەسەلەن چۆن ئێستاکە بنمونە هەموو فکرێک مەسەلەن لە کوردستان چەپە ڕاستە ئەلمانیا ئیش دەکە ئایا ئێوە و یەکگرتوو بجوتنەوە بێنە دەسەڵات بوار دەدەن خەڵکەکی چاپ خەڵکەکی ئەلمانی خەڵکەکی ئاتیست ڕێی خۆی دەرببڕی یان بە تۆ تەفسیر هەیە گوێم لێ بگری ئیجازە بدە باشە بەڵێ فەرموو ئەم بابەتە زۆر قوڵ وردە حەز دەکەم بیزانی بەڵێ بۆی لە بنەڕەتدا یعنی کۆمەڵی مەبادی هەیە بە شریعەتدا دانراوە بۆ ئەم بابەتە بەڵێ زارێ ئەوە قسەی من نیانی ئەوە قسەی خوای تەعالایە کە دەفەرمێ لا ئیکراها فی الدین قد تبین الرشد من الغی واتە زۆر لێکردن لە دین دانی واتە ئێمە ناتوانین هیچ کەسێک ناتوانێت هیچ کەسێک بار بکە ناچاری بکە کە مسلمان بێ کە بێ دەبێ ئەم ڕێبازە بگرێتە بەر کەم گوتمەتە بەر ئەوە قد تبین الرشد من الغی یای واتە لەو کاتەیدا کە چاک و خراپ و ڕاست و ناڕاست لێک جابێت و ئەو دەفەرمێ بۆ شت نییە ها زۆری لێ بکەیت یعنی کاتێک کە ئیسلام زۆر ڕوونیش بێ زۆر وازح بۆ خەڵکی خرابێتە ڕوو هیچ گومان نەما بێ هێشتا ئەمن بۆ منێ بەڕاستی زۆری لێ بکە مسلمان بێ ئەمە یەک دوو کا قادر خوای تعالی بۆ معەزەمەتەی خۆی ڕوو لە پێغەمبەر دەکا فەرمێ صلی الله علیه و سلم ولو شاء ربك لآمن من في الأرض كلهم جميعا أفأنت تكره الناس حتى يكونوا مؤمنين تفرمي أجل پروردگار ويز به همه خلق إيماني ده هنا أتو أو استفهام استنكارية أفتكره الناس أتو خلق ناسار دكي كإيمان بينن زانا يعني بودني خلق ناسار كإيمان بينن باش خواهي تعالى راس أجل خواه بو خويز به خلق هم مسلمان دبون يعني كخواهي تعالى نيوستوا أمن حقم هي بين خلق ناسار كموزور لخلق من كمسلمان بإيمان دار بي أو مبدأ إيشكا سي کاک عەبدولستار بەس بخوایە یەک قەوسم دێ ئاخر ئەوە شەرعە لە مارکسیەتیش نییە کورە دروشمی زۆر جوان هەیە بەس لە حوکمڕانیکردن سین و یعنی ئەزانی جێ کاک عەبدولستار ئاخر بخوایە یەک قەوس بەس قەوس قسەکەی خۆت ئەوە بی کاکە لە ئیسلام و لە شوعیەت وەکو دروشم زۆر جوان هەیە بەڵام کە پراکتیزەی حوکمڕانی هەموو دەوڵەتە ئیسلامیەکانمان دیتیە وایە نە ئێستاش یعنی لە ئەنواع ئەشکال لە 158 دەوڵەت بە دەستوری ئیسلامی دەڕوا بەدەیان حزب منتقەی بەرفراوانیان لە دەستا و ئێوەشمان دیت لە 93 و 4 تا حەدێک باڵا دەست بوونە بەردەوام هەندێک منتیقەتان لە دەست بووە ئەو دروشمانە نابیندرێ من پرسیارەکەشم زۆر ڕوونا یعنی بۆی وەخت کاک ئەوە بەس ئەگەر بتوانی ئێوە بێنە دەسەڵات بوار دەدەن خەڵکێکە ڕێی جیابی لە ڕێی مخالفی ئیسلامی بیت بەڵێ هەر کەسێکی کە بەس کە دێنە دەسەڵات وە نابن هیچ نموزەکی ئیسلامی هەیە ئەو قسانەی تو جێبەجێ بکە کاکە 100 وڵاتی ئیسلامی هەیە 58 وڵاتی ئیسلامی باشە معقولە کاک منش خۆ دێنمەوە کاش کن مادەمە تو دەڵێ
ئەوە با منشی بزیندوو بۆ بێنەوە کەرسەڵی نۆت و سواری ئێمە یەکێتی بەڵێ لە زەبهەی قەڵاتزێ بەڵێ ئێمە لە قەڵاتزێمان گرت شی وەرەز و ئەو مەنتەقانەمان گرت تەبان خەڵکی یەکێتی لێ بوو حەز دەکەم بیزانی و ئەمن بەرپرسی سەربازیەکەی بووم و با مەسعەلی باپیر سەرپەرشتکاری زەبەکەی بوو بەگشتی بەڵێ برادەرێک حکومەت لەگەڵ بوو بۆ زانیاری تەمەن ئەوە ئێستا خەڵک ماوەتە من حەز دەکەم پرسیارێک لەو خەڵکە یەکێتی بکە کە خەڵکی بەرپرسیش تێدا بۆ کاتێک ئێمە بەسەر هێندێ شوێنمان داداوە گرتومانە و خەڵکەکە دەرنەچووە بەڵێ مەکاکە لێرە دانیشتو مافی خۆتانە یەکێتی دەبین هەر شتێک کە دەی بە زێنگ زاتانی دەکەم یەک تەکلیفانی دەکەم خەریکیشتی ژێر بەژێر مەمن لێرانە بين لفتورة خنزر لا أود جدا من دسرات ما بخدم تاني بيجرم دم تاني مثلا كاك عبد الستار ما قصدم من لو نقطة قصد من لو هي بوارددن مثلا يشتي مثلا الشيوعي مثلا هذاش كي علماني بارقاي هبيت مثلا ادعاء خوي بكا آتيستك بتواني قصي خودسكو أيوة دعوة دا كان لبارتي يشتي بنمونه دبي ديمقراطية دبي تيرور نبي دبي إرهاب نبي بخوتان بين دا صلاة لبارتي يشتي نموزة ديمقراطي تربشان دادن يعني أو دمي دلين بفي شرعي إسلام نابي أو أوانا هبي نابي راي جواز هبيتن مثلا بوشوي راي جواز قصدم نقل إسلامي جواز مثلا كابراك شيوعية لخوي باوري بالشيوعية هيك علمانية ونيسا أو سردمة هي خوتناتو عني بري بزورم لي إلا دبي هموي إسلامي بيتن ولا ناو خوتان صد فكرن ونيا باش كان قادم بمروك دلم هركز بوي هي وكو تسوي وكو رخلاوك بي وكو حزبك بي وكو أفراد بي بوي هي يعني براسي لممارسة كني بيرو باوري خوي قناعاتي خوي وشوني خوي أزاد بي باشە تەواو کاک عەبدولستار من ئەو جملەم دەویست زۆر سوپاس دەکەم کاتم گرتی بۆ هەموو لایەک بێتەوە بەڵام تەمەشاکەی سەبەب پەرلەمانێکمان هێوان نییە بەڵێ دەستورمان هەیە ئەگەر بینە خاوەنی دەستور مەسەڵەن لە وڵاتە دەستوری هەبێ یاسای هەیە خۆ هێندێک بنەمای گشتی و هێندێک خۆ دەزانی بەڕاستی ینی پرەنسیپی گشتی هەیە دەبێ هەم پێوە پابەند بێ ینی بۆ منیشە و بۆ کابرای پارتیش و بۆ کابرای شتی بۆ کابرای شوعیشە ئەوە جیاوازە بەڵام ئەوی دیکە وەکو باسم کرد بەڵێ خەڵک بۆ شێوی کە باسم کرد ئازادە بەڵێ زۆر سپاس دەکەم کاک عەبدولستار کاتم گرتی زۆر سپاس کاتە چ خۆش فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی زۆر بەڕوون ڕاشکاوی ئیدانەی لەشکرکێشی سوپای تورکیا و بەزاندنی سنووری ڕۆژاوای کوردستان دەکەیت بەنەو پێچەوانەی هەموو عورف و یاسانی دەوڵەتیەکانە زۆر بەتوندی ئیدانەی کوشتنی منداڵ و ژن و خەڵکی مەدەنی دەکەین کە دیارە ئەمەش بە پێی یاسا و عورفی نێودەوڵەتی ڕێگەی پێ نەدراوە بەڵام بەداخەوە خەڵکێکی زۆر لە خەڵکی بێتاوان کە شەڕکەر نین لەم شەڕە دژوارەدا بوون بە قوربانی پلانێکی کێک دژی گەلی کورد ئەنجام درا لەلایەن وڵاتانی زلهێز بەڕژەوەندی پەرست کە کورد پشتی بێبەست بوون بەڵام بەداخەوە دیسان پشتیان لە کورد کرد پێم وایە ئێمە وەکو میلەتی کورد پێویستە پەندە ڕابردوومان وەربگرین و لەو شۆڕشانەی کە لە ڕابردوودا بۆ دروستکردنی کیانی قەواری ڕاستەقینەی کورد هەوڵ دراوە بۆ کراوە بەڵام بەداخەوە کە پشت بە غێری خۆمانمان بەستووە هەمیشە ئێمە بە گورگان خواردوو دراوین بۆیە من دەڵێم پێویستە ئێمە بۆ گەیشتن بە ئامانجەکانمان و دروستکردنی کیان قەواری ڕاستەقینەی کورد کە وەک هەر گەرێکی کە سەرڕووی زەوی مافی ئەومان هەیە کە کیانی قەواری ڕاستەقینەی خۆمان هەبێ نە ئیدارەی سەربەخۆ و نە هەرێمیش بەڵکو دەوڵەتێکی ڕاستەقینەی سەربەخۆ بۆیە پێویستمان بەوە هەیە کە تەنها پشت بەخوا ببەستین لەسەر خۆمان بوەستین و خزمەتکاری میلەت و خەڵکی خۆمان بین و یەکڕێژی تەباینی خۆشمان بە هەموو شێوەیەک بپارێزین و بیچەسپێنین. من